چڕبوونەوەی هێرشەکانی ئێران بۆ سەر حیزبە کوردیەکان لە هەرێمی کوردستان جارێکی تر ئەو پرسیارەی هێناوەتە ئاراوە کە حیزبە کوردیەکانی ئێران چۆن دەتوانن لە هەلومەرجێکی وادا پێگەی خۆیان بپارێزن. ئایا بژاردەکانی بەردەمیان سنووردارە یا هێشتا کات ماوە استراتیژیەکی نوێ بگرنە بەر؟ سەبارەت بەم بابەتە لەگەڵ چالاکوانی سیاسی و شرۆفەکار بیژەن قارەمانی سەبارەت بەم بابەتە قسە دەکەین. کاک بیژەن لەگەڵ سڵاو و ڕێزم بە لە بەرچاوگرتنی هێرشەکانی ئەم دوایە وەک دەزانی تەنانەت ئێستا گەیشتۆتەوە ئاستە کە کۆماری ئیسلامی وەک دەوترێت چەکی قەدەخەکراوی وەک فسفۆڕی سپیش بەکاردەهێنێ. کەواتە حیزبە کوردیەکان لە ئیسلا ئایا بژاردەیەکی دیکەیان بۆ ماوەتەوە؟ زۆر سپاس بەفراخان بۆ دەرفەتەی کە ڕەخساندن. ئەوەی ڕاست بێ ڕووداوەکانی ئەم کۆناغی ئێستاکە کە لە کۆناغی سێهەمی شەڕی نێوان ئەمریکا و ئێرانداین و کۆناغی یەک و دوومان تێپەر کرد کە ئیسرائیلیش دەوری چالاک و بەرچاوی هەبوو. بۆ کورد یەکێک لەو فاکتۆرانەیە کە کەوتۆتە ڕێڕەوی ئەو شەڕە ژێ ئۆپۆلیتیکی کوردستان بەگشتی لە هەموو پارچەکان تەئسیری خۆی لەسەرداناوە و باسوخواسێکی زۆر لەو بابەتەدا هەیە. ئەوەی کە حیزبە کوردەکان بەردەوام کەوتونەتە بەرهێرش وەکو پێگاکانی خۆیان تا بارەگا و بنەماڵەکانیان وەکو ناوەندی کچکی مەدەنی بەردەوام لەژێر هێرشدا بوون، زیاتر لە 600 جار بە درۆن و بە موشە کەوتونە بەرهێرش، زەرەری زیانێکی زۆری جانی مادی بۆ لەگەڵەوەی کە هەرێمی کوردستانیش هەر بە هەمان شێوە لەو ماوەی ئەو سێ شەڕەوە تەنانەت لە نێوان ئەو ئاگربڕانەی کە هەشت بۆ بە شێوەی کاتی بەڵام کوردستان بەردەوام لەژێر. کاک بێژەن ئەمەوێ وایە ڕاستە وەک ئێمە ژاماژەمان پێکرد ئەزانین هەڕەشەکانی ئێستا تا دێت و جددیتریش دەبێتەوە. من دەمەوە بپرسم بژاردەی بەردەم حیزبەکان چییە؟ ئایا کاتیەوە نەهاتووە استراتیژیەکی نوێ بخەنە بەرچاو، نازانم چالاکی سەربازیە، خەباتی مەدەنیە، یا هەر وەکو ئەبێت چاوەڕێی وەک ئەمە قسەی من نییە، ئەمە قسەی ڕەخنەگرانە، قسەی خەڵکی با بڵێن کووردە بەگشتی کە دەیانەوێت چیەکەن چی بکەن بە تەمای چی بژاردەیەکیان لە بەردەمایە؟ بێگومان دەگەیشت بە ئەو بەشەی دیارە ناکرێت چاولێکەری دۆخەکەی بن چون بە چاولێکەری گەیشتوینەتە ئێستاکەی ئێرە ئەوە دگەینە چەقبەستۆکی تەواو، بەڵام دەبێت حیزبە کوردەکان بەگشتی و کۆمەلگای کوردستانی ڕۆژهەڵات مەبەستمە هەم استراتیژیان هەبێ هەم تاکتیکیان هەبێ بۆ کۆناغی وەک سێ بژاردەی سەرەکی بۆ ئەم کۆناغا من ئاماژەی پێ دەکەم. یەکیان ئەوەیە کە ئێمە بەرەیەکی هاوپەیمانیمان هەیە لە نێو حیزبەکاندا کە تەمەنیشی هیندە دوور و درێژ نییە، ئەو بەرەیە لەسەر کاغەز بێتە سەر ئەرزی واقع بکەوێتە بواری استراتیژی تاکتیکەوە لەباری بڕیاردان و کاروباری ئیجرایی بگاتە ئەو ئاستەمە. دووەم هەر ئەو هاوپەیمانیە بە شێوەیەکی تۆکمەتر بیر لە ڕاپەڕینێکی جەماوەری لە ئاستی کوردستانیدا بکاتەوە بۆ دەرفەتێکی کە لەبەر دەمدایە و دەرفەتێکی کە دێتە پێشێ، چون لایەنە سەراسەریەکانیش بۆ ئاگاداریت ئەوانیش لەسەر بژاردەی ڕاپەڕینی سەراسەری نێوخۆ لەگەڵەوەی کە ئەمریکا یا ئیسرائیلیش پێشتر بەردەوام لێدا و شەڕەش ئێستا کەمە قسە دەکەین درێژەی هەیە حیسابیان کردوێتەوە. پس لایەنی کوردستانیش دەبێت لەسەر مەسئلەی ڕاپەڕینی جێوەماوەری لە تاسەری ڕۆژهەڵاتی کوردستان پلان و بەرنامەی هەبێ. و کاک بێژن پرسیارەکە ئەوەیە تەنانەت دەگەر ڕاپەڕینی جەماوەری هەموو ڕۆژهەڵاتی کوردستانیش بگرێتەوە، ئایا ئەمە بەسە یارمەتی دەرەکی پێویست نییە؟ ئەمە ئەتوانێت کورد ڕزگار بکە و لەم دۆخەی ئیستا هەیەتی دەربازی بکە؟ بێگومان ینی ناتوانین بەبێت پشتیوانی و یارمەتی دەرەکی هەرەوە ئەوەی وەختی خۆی ساڵی 1991 لە باشوور و دوای شەڕی کوێیت وەکو
چتری حفاظەتی و ئەمنیەتی 36 دەرەجە بەسەر هەرێمی کوردستان و دوایش ئەو ستاتوسە لەوێ پێکات بۆ کوردستانی ڕۆژهەڵاتش دەبێ ئەو ئەگەرانە لە پێشدا بن و کارانە دەبێت لۆبیگەریان بۆ کرابێ ئایا تا ئێستا کە کراوە یان نا بەڵام بە ئەسڵدا مەسئلەوەیە ئەوەی کە من مەبەستمە زیاتر ئەو کارانەی کە دەکرێت دەبێت لەسەر خاکی ڕۆژهەڵات بکرێەوە لە بواری مەیدانی هەم هێزی هاوپەیمانی هێزێکە کە پەیوەندی بە ڕۆژهەڵاتی کوردستانە و هەم جەماوەری ڕۆژهەڵات دەبێت لەسەر ئەوە پێکەوە هاودەنگ و هاوڕا بن ئاماژەم پێکرد چون هێزە سەراسەریەکانیش هەموو حیسابیان لەسەر ڕاپەڕینی سەراسەری کردوتەوە لەگەڵەوەی کە هێزی دەرەکی وەکو ئەمریکا و ئیسرائیل بە شڕی و بە بەردەوام خەریکن ناوەندە ئەمنیەتی سەربازی تەنانەت بۆ ئاگاداری هەمووشمان دەزانین سەرانی ڕێژیمیشیان لێداوە لایانی ئەمنیەتەکانیان بەگشتی لێداوە بەڵام ئەو ڕێژیمە بەهۆی جغرافیاکی زۆری وڵاتی ئێران و پانتایەکی لەن لەحزەی کە ئێمە باسی لەسەر دەکەین ماوەتەوە بۆ کوردستانی هەمان شتە کاک بێژن بیانووی کۆماری ئیسلامی لە ئەم هێرشانە ئەوەیە کە ئەم حیزبانە بە چاوێکی بە مەترسی سەیریانەکەوە ئەوەی ئەگەری ئەوە هەیە کە ئیسرائیل و ئەمریکا بتوانن لە ڕێگەی ئەوانەوە ئەم هێزانە بەکاربێنن بۆ چوونە ناو ئێران و با بڵێن بۆ هێرشکردنە سەر کۆماری ئیسلامی ئەم نیگەرانیت چەندە جدیار بەڕاستی؟ ئەو حیزبانە فراوخان بۆ ئاگاداریت حیزبی ئەمڕۆ دوێنێنی ئەو حیزبانە تەمەنێکی دوور درێژی خەبات تیان هەیە بۆ مافی چارەنووسی گەلی کورد هەر چوارچێوەیەکی حقوقی و ئاساییدا لە فدرالیزم بێ خودمختاری بێ کاتی خۆی یان ئێستاکە بیر و باوەڕی سەربەخۆیشمان هەیە تەنانەت لە کوردستاندا بەڵام ئەمڕۆکە کەمە بازلەوەی دەکەین بەشی زۆری حیزبەکان لە چوارچێوەی فدرالیزمدا هەوڵ دەدەن و خەباتی بۆ دەکەن و ئێستاش نیە و پەیوەندی بەو هێرشە شەوەندی ئەو هێرشەی کە ئێستاکە ئەمریکا و ئیسرائیل دروستیان کرد و هێنانێتە ئارا پەیوەندی بە هیندێک مەسایلی تایبەتی خوان وەکو مەسئلەی چەشی ناوچی وەکو مەسئلەی نیابەتی پرۆسەکانی ڕێژیم وەکو مەسئلەی ئەمنیەتی ئیسرائیل لە منتەقە کە دوای 7 ئۆکتۆبری 2023 ڕادەستی پێکردۆ گەیشتۆتە ئێرە حیزبە کوردیەکان لەم بەشەدا بەرنامە و چالاکی خۆیان هەبوو و ئەوەی کە ئەو بەحسە بەردەوام درێژەی هەیە و دەوڵەتانی ناوچەش درێژەی پێدەدەن تەنانەت تورکیە ئێران عێراق بەردەوام لەو بابەتە هاوکاری دەکەن بۆی کە کورد دەورێکی نەبێ و ئەوە مەسئلەیەکە تەنانەت بەداخەوە هێزە ئۆپۆزیسیۆنە سەراسەریەکانیش لەو بەشەدا دژایەتی وەی دەکەن و سەمپاتی وەی دەکەن کە کوردی هەوێ لە شێوەیەک ئیسرائیل و ئەمریکا یارمەتیان بدات بچنەوە نێوخۆی کوردستان کە بە باوەڕی منە شتە زۆر لە جێدا نییە قەرارەگەر بچنەوە نێوخۆی کوردستان ئەوان خاوەنی و خاکوو ئەو خەڵکەنە ئاساییە بچوونەوەیە. بەڵێ زۆر سپاس بیژەن قارەمانی چالاکوان و شرۆفەکاری سیاسی بۆ ئامادەبوونت لەم گفتوگۆیەدا.